سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، چۆنن باشن؟ ئەم شەویش وەکو شەوەکانی تر لەم شوێنە جوانەی شاری سنین ئەویش کێوی ئاوێرە، بەڕاستی کێوێکی زۆر دڵگیر و خۆشە، زۆر فێنکە، ئێرە پڕە لە خێزان بۆ خۆیان دانیشتون، مناڵەکانیان هێناوە باقلی بۆ خۆیان کاتی خۆیان بەسەرەبەن مناڵەکانیش، بەڕاستی شوێنێکی زۆر خۆش و دڵڕفێنە، وەکوی بینن ئەو گڵۆپە جوانانەی پشتبانەوە شاری سنەیە، هیوادارم چێش لە دیمەنەکەی وەربگرن. لەگەڵ با بێن با بچین هەنێ مناڵی ئازیز بدوێنین، فەرموون. سلام. سلام. خاسی؟ ئەرە. زۆر سپاس، ناوت چەس؟ ئانی. ئانی ناوێکی زۆر زەریفە. ئانی ئەو جلانی لەبەرتایەوە چییە؟ دختەر کەفتوزەکی. زانی ئەمە چی پێڵێین؟ خاڵخاڵۆکە. خاڵخاڵۆکە. هەریە باشە پێم بڵێ تۆ هەی لە مەدرسە؟ بەڵێ. ئافرین، کلاسی چەندی؟ کلاس ئەچم بۆ دوو. بۆ دوو، زۆر باشە. ئەی تۆ لێرە چیەکەی؟ من هاتکم بۆ تەفرە. لەگەڵ کێ؟ لەگەڵ مەمانم، بابام، کۆمەکانمان، ئامۆزاکانم. ئافرین، ئێرە خۆشە؟ ئەرە. زۆر باشە. باشە پێم بڵێ تۆ حەزت لە ژینگەیە؟ حەزەکەی ژینگەکە و پاک و خاوێن بێ؟ ئەرە وەڵا بۆچە حەز ناکەم. بۆچە؟ بەخاطرەوە ئەگەر پاک بێ زینگەکەمان ئەتانین بین بۆ زینگە دوای ئەو تەفرێحکەین بازیکەین، وەلی ئەگەر ژینگەکەمان مەسەڵەن ئەشخاڵی تێخەن یا کەسیفیکەن ئیتر ئێمە ناتانین تەفرێحکەین، ناتانین بینە دەرۆ. ئافرین، باشە تۆ ئەشغاڵ فرایی؟ نا. من وەختێ تێم بۆ دەرۆ ئەشخاڵەکان دەمەکەمۆنان لایک لە کسێکە ئێوەمە بۆ ماڵە پەرتیان ناشخاڵ. ئافرین، ئەی چی بۆ مناڵە ناڵێ کە ئەشغاڵ فرایەن؟ من ئەیزم پێیان کە ئەیزم ئەشخاڵ فرەدان کراوە کە بە زینگەکەمە کراوەکە. ئافرین، زۆر زۆر باشە. باشە ئەی ئەزانی شعرێکم بۆ بڵێی؟ بەڵێ. دەی فەرموو. ماسی خانم نادەریا تاسە ویرا بەسەریا کەفتە ڕێگا خرتاخر شرین شرین ورداوت ماسی خانم کەسینەوە ماڵەکەیان حوسینەوە وەختێ تو بەسەر کوردی
ئەفەرین یەک چەپڵە بۆ خۆ لێبە دەی چەپڵەیەکی قەیم هەر بژیت ئەفەرین زۆر سپاس بۆ تۆ هاوڕێکەم زۆر دڵخۆشم بەناسینە خواحافیز وان لەگەڵ سڵام سلام خاسی سلامەتی زۆر سپاس ئەی تۆ سڵامەتی ئەرەوەڵا ئەفەرین ناوچەس باران باران ئەو گۆرانی و بیسۆڵێ خوایە باران ببارێ با لێزما بێتە خوارێ ئەو گۆرانی و بیسووە ئەرەوەڵا زۆر خۆشە فێر بە باشە گۆرانی خۆشخۆش لە بەرکە باشە تۆ چاکەی لێرە وەڵا هاتوین بۆ دانیشتن لە تەکێ لەگەڵ خانەوادە لەگەڵ خانەوادەکە و ئافرین زۆر باشە ئەی باشە ئەبێ مناڵ بەتەنیا بێتە ئەم شوێنانە نەوەڵا بۆ چونکە خەتەرە بۆمان ئافرین چونکە ڕەنگە گوم ببین وایە ئەو کاتە خانەوادەکەمان خەفەتمان بە دیارەوە خۆن وایە ئەرەوەڵا ئافرین باشە تۆ های لە مەدرسە ئەرەوەڵا ئافرین لە کلاسی چەنی ئەچم بۆ 6 زۆر باشە ئافرین باشە پرسیارێکی لێکم وەختەیەکی بۆ گەشت و سەیران چی لەو خاشاک و شتاکی کە لەگەڵ خۆتانە بەجێڵن ئیخینە ناو دڵقێکەوە فڕی ئەین دوایی کە ڕۆشتین ئافرین ئەگەر فرینەیەن هەر لەو ناو بڵاویکەنەوە ژینگە چی لێت وەڵا هەواکەمان پیسە بێ ئالوودا بێ ئافرین ئەی کە هەواکەمان پیس بوو ئێمە توانین بەخۆشی بژین ناوەڵا نەخۆشەکەوین ئافرین زۆر باشە ئەی باشە تۆ چی بەو کەساناڵی کە ئەشغال فرایەن ئەڵێن ئەژغال فرەمێن ئینا تەبیعەت پیسە بێت و ئێمە ناتوانین زندگی بکەین نەخۆشەکەوین ئافرین زۆر باشە هەر بژی هاوڕێکم دەسە خۆش بێ مادوومان کردی زۆر سپاس خواحافیز خوان لەگەڵ خواحافیز سڵاو خاسن سلام باشن ناوچەس ڕۆمینا ئافرین ڕۆمینا چاکەی لێرە وڵاتیم بۆ تەفرێ لە تەکێ لە تە خانەوادەمانە ئافرین زۆر باشە ئەی تۆ ناوچەس ناوم پارساس ناوچەس پارسا ئافرین پارسا ئێوە خوشک و برێ یەکترین نا ئێمە ئامۆزایین ئامۆزای یەکتری زۆر خۆشە بەیەکەوە هاتوون بۆ ئێرە بەڵێ خانەوادەکانیشتان بەڵێ ئافرین باشە ئەگەر مناڵێک لە تەک خانەوادەکەیان نەیە بۆ ئێرە شتێکی باشە یان خراپە خراوە بۆچە بە خاطر ئەوە کە ڕەنگە گوم بووێ وانە ناتانێت تواشێ دەرەوەکە نەمایک لە دەرەوە بووینێ ئەفرین زۆر باشە دەست خۆش باشە تۆ های لە مەدرسە لە کلاسی چەنی کلاس هەشت زۆر باشە باشە پرسیارێکی لێکم ژینگە تەبیعە بۆچی گرنگە بۆ ئێمە بە خاطر ئۆکسیژن بۆ ئێمە تۆلید کات ئەفرین ئەگەر ژینگە خراپێ ئێمە چیمان لێ ئەمەتن مەسان ئۆکسیژنمان بۆ تۆلی ناکە نەفەس کێشین ئەتر ئێمەش نین ئەگەر تەبیعەتیش نەوێت ئەفرین زۆر باشە ئەی تۆ هەی لە مەدرسە بەڵێ لە سکوڵی چەنی کلاس شەشم کلاسی شەشی زۆر باشە باشە پرسیارێ لە تۆ شەکەم ئەگەر بچین بۆ سەیران ئەشغاڵەکانمان فرە نین شتی وا بێ چی ئەبێ محیط زیست کەسیفە بێ ئافرین ئەچی بۆ مناڵاناڵی کە ئەشغال فرایە ئێژم ئێرە جێگە ئەشخاڵ نییە شێ بڕی بێخێت ناسەڵ ئەشخاڵی ئافرین زۆر باشە ئەوە ئەشغال فرایەن ئێمە لەوڵە جەمیەکەین و لە ئاخرخن ناسەت ئەشخاڵ بەخاتە تەبێت کەسیف نەوێت زۆر باشە هەر بژین زۆر دڵخۆشم بەناسی نیەوە هاوڕێکانم دەستان خۆش بێ ئێوە مناڵی زۆر باشن هەر مناڵێکتان بینی ئەشغاڵی فرایان نێڵێ باشە لەبەرەوەی تەبیعەکەمان پیسە بێ ژینگەکەمان پیسە بێ زۆر سپاس زۆر دڵخۆشم بەناسیتان خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز سڵام خاسی زۆر سپاس ناوچەس محەممەد تۆ چاکەی لێرە هاتمە بە تەفلەح لە تەکێ تێک خانەوادمە ئافرین ئەی محەممەد ئێرە خۆشە بۆچە وەسەفە لە داری هەست بەڕاستە هەواکەشی فێنکە وایە زۆر باشە محەممەد ئەی ئەتوانی شعرێکم بۆ بڵێ کابلمان خۆیگەانە خێبی مسلمانانە فرماندا دەستخوای کردین بەدەست حەزای ئیبراهیم کاب مالکی جانە لاوانی ئیمان هەوانە ئافرین زۆر سپاس محەممەد جان محەممەد نەکەی بەتەنیا بیت ئەم شوێنانە یان دوورکەویتەوە لە خانەوادەکە و باشە ئافری دەبڕۆتە خانەوادەکە و ئافری خواحافیز سڵام خاسی خۆشبی زۆر سپاس ناو چییە؟ ناوم بنیامینە بنیامین ناوێکی زۆر خۆشە زانی ئەیەزانی من ناوم چەس
مننا من ناوم زیتەڵێ زیتەڵە من لە سلێمانیەوە هاتووە باشە تۆ چاکەی لێرە من تەک خانەوادەمە هاتمە سەدەرەوە لێرە بەڕاستی ئێرە خۆشە باڵێ بۆچی چون لێرە ئەتانم فەزای دەرەوە بوێنم خۆشە هەوایش خۆشە باشە ئەبێ مناڵ لە تەک خانەوادەکانێتە دەرەوە ها نا ئەی چون بەخاتر ئەوەی کە ئەگەر نێتە دەرەوە هەم ئەشێ تەک خانەوادەیە بێ هەمەشێ تەک خانەوادەیە بێ بێتە دەرەوە ڕەفیق پێیا کات و بازیکە هەم بە نەف خۆیان بە نەف خانەوادەیە ئافرین ئەی تۆ های لە مەدرسە بەڵێ کلاسی چەنی کلاسی پەنجم باشە وابزانم تۆ ئاکتەریشی وایە بەڵێ لەکوێ من لە ئەوەنشۆ پەروەرشە ئەکتری ڕمبۆچ کلاس ئافرین یعنی ئەکتەرێکی زۆر باششی وایە بەڵێ ئێدە باشە کەواتە تو ئەکتەری ئەبێ مناڵان هۆشیارکەیتەوە کە ژینگە بپارێزن کە ئاگر نەکەنەوە کە ئەشغال فرەنێن باشە باشە تۆ کە ئەچی بۆ دەشت و دەر بۆ سەیران ئەشغال فرەئی ئەشغال فرەنان بەڵکە ئەوەی کە دڵقی تێرم هەرچی ئەشغاڵە هەستنەوە تەبیعەتە ئەخەمتیەوە ئەیخەمە نەسەڵ ئەشغاڵ ئەفەرین هەر زۆر باشە ئەیچی بۆ مناڵانە ئاڵێ کە ئەشغال فرایەن من ئێژم پێیان ئێژم ئەشغال فرەنان هەم بە ناف خۆتانە هەم بە ناف تەبیعەت ئەگەر ئەشغال فرە بن گوڵەکان ئۆکسیژن ئەمرن و ئۆکسیژن نەفەس ئێمە ناگێ پس ئیتر ناتانی نەفەس کێشین وە ئافرین زۆر باشە ئەی تۆ تا ئێسا هەوڵێ یاوە دار بڕوێنی درێخت بڕوێنی بەڵێ لەکوێ لە مەدرسا بۆ ئوردو ئەمانیان برد ئەچوان دارمان ئەنیا خۆمیژم تەک خانەوادەمە ئەڕوان دارمان ئەنیا لە جێگەلێک وا دارکەمی هەست ئافرین باشە بۆچی ئەگەر دار زۆر بێ ئیسیفادەی چییە سوودی چییە دیەوەسە هەم ئەتانین لێ قاغەز دروستکەین ئەتانی تر مەشق و ئەمانمانە بنووسین ئۆکسیژنیش بۆ ئێمە تۆلید ئەکا ئافرین زۆر باشە هیوادارم هەمیشە ئاوا بەردەوام بی زانیاریش بی بەو هاوڕێیانە و کە پێویستیان پێێتی چونکە تۆ ئەکتەری مناڵیش کوێ لە ئەکتەرەگرێ هەموو خەڵک کوێ لە ئەکتەرەگرێ باشە زۆر سپاس زۆر دڵخۆشم بەناسین هاوڕێکم خواحافیز کاتێکی خۆش خواحافیز سڵام خاسی زۆر سپاس ئەوە چاکەی لێرە وەڵا هاتوومە تەبیعەت لە تەکێ لەگەڵ دایکمان ئافرین باشە تۆ ئێرە و بۆ پێخۆشە وەڵا هەم بای فێنێکی جێ هەم تەبیعەتەکەی زۆر جوانە ئافرین باشە تۆ های لە مەدرسە بەڵێ لە کلاسی چەندی چوار ئافرین زۆر باشە ئەی حەزت لە مەدرسەیە بەڵێ بۆچی وەڵا لە مەدرسە مەتوانین ڕفیق پێیاکە هەم دەرزە خوێنی بێحەخۆشە ئافرین ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی بم بە بازیگە بۆچی وەڵا خۆشە بەڕاستی منیش حەزم لێتی هەوڵەیە منیش خۆ فێرکەم باشە پرسیارێ لە تۆکەم ئەگەر ئاگرێ بکەوێتەوە تۆ چاکەی وەڵا زەنگێن بە 125 وە بێت ئاورەکە بکوژێن تو ئەگە خۆم بۆم نەکوژارن ئافرین باشە بۆچی خراپە ئەگەر بکەوێتەوە چون تەبیعەتەکەمان لە بینەچێ ئاورەکە زۆرە بێ بۆ ئیتر ئەمە تەنەفوسمان نییە و نامیدادەنە کاغز دەگەتوان لە درەخت دروستکەن چون درەختێن وجودی نییە ئافرین ئەی تۆ ئاژەڵی خۆشەوێ بەڵێ بۆچی ئەوانیش وەکو ئێمە گیان لەبەرن ئەوانیش بێزمانن ئەوان گوناحن ئەی تۆ ئەوکاری ئاژەڵانەکەی خواردنیانەی تێ بەڵێ ئاویانەی تێ بەڵێ زۆر باشە کەواتە ڕێنمای ئەو مناڵانە بکە کە ئازاری ئاژەڵانێن بڵێ مناڵان هەرگیز نەکەن ئازاری ئاژەڵان بان دەی سەیری ئەو دووربینەکە وا بڵێ مناڵان هەرگیز نەکەن مناڵان هەرگیز نەکەن ئازاری ئاژەڵان بان ئازاری ئاژەڵان بیڵێرەوە دەی مناڵان هەرگیز نەکەن ئازاری ئاژەڵان ئافرین زۆر سپاس هاوڕێکەم لە کاتم گرتی دەی بڕۆرەوەتە خانەوادەکەم دەی خواحافیز خوا لەگەڵ سڵام خاسی چۆنی ئەوە بۆیە ناوێرم نزیکمەوە ترسم گازم لێ بگرێەوە گازم لێگرێ ئەرە یانەتەرە بەڕاستی ئافرین ئەوە ناوی چییە؟ چیکۆ وەرە چیکۆ کە جوانە باشە پێم بڵێ تۆ ئاژەڵە بۆچی خۆشەوێ؟
ئەو محەبەتەکە من پێ ئەەکەم ئەویش هەروە ئەو محەبەتە بە من ئەکاتەوە و خۆشیەم گەرەکە ئەویش هەرواسە بۆ من ئافرین بەڵام بەزانی ناو بیرچوو پێ بڵێ بۆ تۆ ناو چییە؟ ئایناس ئایناس ئافرین ناوێکی زۆر خۆشە باشە تۆ بەس ئەو سەگە و خۆشەوێ یان هەموو ئاژەڵێکە خۆشەوێ هەرچی حیوانمە خۆشگەرەکە ئافرین بۆچی؟ علاقەم بەس بە حیوانات لەبەرەوەی حیوانات گوناحن بەس زمانن وایە؟ باشە ئەوە ئەبێت خواردنێکی بیتە غەزای مەخسوسی هەست بەڕاستی؟ بەڵێ ئافرین زۆر باشە ئەی باشە ئەو ئاژەڵانەی کە دوورە دەستن لێمانەوە چۆن نەبێ پارێزگاریان لێ بکەین ئەشە ئەوختە ئەڕێنە دەرە و کارێکین مەسەڵەن ئاگرە ڕۆشنەکەین خاموشی بکەین کە باعث نەبێت جەنگەڵەکان ئاگر بگرێتوە باعث بکە ئەو حیوانگە لە ئاسیبیان پێ بگەیت ئافرین کەواتە نابێت جەنگەڵەکان ئاگر تێبەرین بۆ ئەوەی ئاژەڵەکان ئێوێ نەسوڵێن وایە؟ زۆر باشە تۆ هاوکاری ئەو ئاژەڵاناکەی کە برینارن کە زاندار بوون؟ بەڵێ ئەگەر ئاسیبێکیان پێ بگەیت ئەیامان بۆدان پزیشکی و ئەگەر لازم بێت کە چەند ڕۆژیش بەلامەوە بمێنن هۆشم هەستکانەوە نگەهداریان لێ ئەەکەم ئافرین کەواتە بێ بە مناڵانی تریش بڵێ ئەگەیان لە ئاژەڵان بێ وایە؟ زۆر باشە دەست خۆش بێ هاوڕێکم زۆر دڵخۆش بوو چیکۆ ئەترسم یە بۆ زۆر سپاس هاوڕێکم خواحافیز لەگەڵ دەست خۆش سڵام سڵام چۆنی؟ خۆش بی باشی؟ باش ناوچەس؟ ئەوین زۆر خۆشە منیش هاوڕێکم هەیە لە سلێمانی هەر ناوی ئەوینە باشە ئەوین تۆ چاکەی لێرە؟ هاتوین بۆ دەست ئافرین ئێرە کوێیە؟ ئاویێر ئافرین ئاویێر زۆر خۆشە من دوێنێ شەویش هاتم بۆ ئێرە لەگەڵ هاوڕێکانمە کاتێکی خۆشمان بەسەر برد لێرە باشە تۆ هەی لە مەدرسە؟ کلاسی چەندی؟ 5 ئافرین زۆر باشە ئەی حەزت لە مەدرسەیە؟ بۆچی؟ بۆ ئەوە مەدرسە شوێنێکی خۆشە لەویا هاوڕێی زۆرم هەیە هاوڕێکانە ناویان چییە؟ ناویان جوانە هێدیکا کامیانە زۆر خۆشەوێ؟ هێدیکا ئەی جوان جوانیشم زۆر خۆشە ئافرین ئەبێ هەمویانە خۆش بێ هاوڕێکانە باشە پرسیارێکی لێکەم ئەوین تۆ حەزت لە سەوزاییە لە تەبیعە؟ باشە ئێمە چ بکەین بۆ ئەوەی تەبیعەیەکی جوانمان هەبێ؟ نابێت لە دەرەوە ئەشغال بڕێژین نابێ بێڵین لە دەرەوە ئاگر بکەنەوە ئاگرەکان ئەبێ خامۆش بکرێن ئافرین باشە ئەی تۆ حەزەکەی هاوکاری ئەو کەسانە بکەی کە ئەشغال فرایەن پێی بڵێ با کۆیکەینەوە لەبەر ئەوەی ژینگەکەمان پیسە بێ؟ ئافرین دە سێرێکی دووربینەکە بکە سێرێکی و دووربینەکە بڵێ مناڵان سەیری شەبەکە کورساتکەن لەبەرەوەی زیتەڵەی هاوڕێمانە بینن مناڵەکان سەیری شەبەکەی کورساتکەن بۆ ئەوەی کە زیتەڵەی هاوڕێمان ئەبینین ئافرین باشە ئەی تۆ چۆن نەزانی من ناوم زیتەڵەیە؟ تۆم لە شەبەکەی کورسات تا دیوە بەڕاستی؟ ئێدە باشە من حەزەکەم هاوڕێوەکو تۆمە بێ ئەوە بەردەوام سەیرم کەن باوڕێکانیشە بڵێ هەموو ڕۆژێ سەعات 5 هەتا 6 سەیری شەبەکە کورسات کە لەوێ زیتەڵا بینن باشە؟ زۆر سپاس هاوڕێکەم زۆر دڵخۆشم بەناسینە خواحافیز لەگەڵ خواحافیز سڵام چۆنی؟ باشی؟ ناوچەس نیاز ئافرین نیاز ئەو تۆ بەو شۆ چیەکەی لێرە؟ هاتکەم بۆ تەبیعەت لەگەڵ کێیە؟ دایک و باوکمان ئافرین ئێرە بۆ خۆشە نیاز بۆچی؟ چونکۆم داری زۆرتیایە هەوایەکی فێنکیەیە وایە؟ ئافرین نیاز تۆ هەی لە مەدرسە؟ لە کلاسی چەندی؟ لە کلاسی 1 ئافرین باشە لە مەدرسەکەتان ئەگەر ئەشغال ڕژابێ چیەکەی؟ جەمیکەمەوە بخەمەنە ئەشغال ئافرین زۆر باشە هەر بژیت باشە کە چوین بۆ گەشت و سەیران ئەبێت چە بکەین؟ ئەگەر ئەشغالمان پێ بێ ئەبێ فرەیەی لەو ناوە ئەو ناوە پیس بێ؟ ئەی ئەبێت چە بکەین؟ بخێنە ناو ئەشغال ئافرین زۆر باشە باشە چی بۆ مناڵاناڵی کە ئەشغال فرەیەن؟
ئەشێ بێژین ئەشغال فڕەبە چونکە ئەم تەبیعەتە خۆشە بە کەسیف نەوێت. ئەفەرین زۆر باشە. باشە ئەتوانی شعریە شتێکم بۆ بڵێ؟ ئەدێ چترەکەم سروشینە ڕەنگەکانی چینچینە یاخوا وەک جاری جارە نەمنەم بکا لە بارە کاپشینەکەم لەبەرکەم چترەگەشم لەسەرکەم ڕاکەم بچمەوە بێمەوە چترەگەشم کەمەوە خۆتر ناوم وەک جارە یەخوا بەبارێ بارە. ئەفەرین زۆر باشە. باشە ئەم شعرە خۆشانە لەکیەوە فێر بووی؟ لە دایک و باوکمەوە. ئەوان فێریان کردووی؟ ئەفەرین ئەوە بەردەوام شعری کوردی خۆش فێر بە بۆ ئەوەی کە مناڵانی تر هاتنە لاو تۆ ئەوانیش فێرکەی باشە؟ زۆر سپاس ئەوڕێکم دەبرۆرەوە بۆ خۆکایەکە لە تەخێزانەکە. خواحافیز. سلام خاسی؟ ئەی تۆ چۆنی خاسی؟ ئەفەرین ئێوە چی یەکەن بران؟ هاوڕێن. ئەفەرین ئەی لە تێکی هاتوون بۆ ئێرە؟ وەڵا لەگەڵ خانەوادەمان هاتوین لێرە دانیشت. ئێدە باشە کەواتە نەکەن لە خانەوادەکانتان دوورکەونەوە دوای گومەوەن باشە؟ ئافرین باشە تۆ لە مەدرسەی؟ ئەرێ وەڵا باشە ناوت چی؟ ڕاژن. ڕاژان ئافرین ئەی تۆ ناوت چەس؟ ڕوهام؟ ئافرین باشە ئێوە ئاوا دایمە بێکەوە یەکتریتان زۆر خۆشەوێ؟ باشە ئافرین ئەی تۆ لە کلاسی چەندی؟ تۆ لە مەدرسەی؟ ئێدە باشە پرسیارێ لە تۆکەم چابێ ئەگەر دار و درەخت نەمێنێ طبیعە هەمووی تێک چێ پیس بێ طبیعە خۆش نەبێ خۆشە ژیانمان؟ نەوەڵا بۆ؟ ئەو وەختی دار و شتەکان قەت بکەن نەفەسمان بۆ ناکێشێت ئەوە تەبیعەتمانیە و سەوزەڵانیمانیە کە ناویاکایە شتە بکەین بۆ ئێمە. ئافرین زۆر ڕاستە. باشە ئەی تۆ دار ئەچێنی دار ئەڕوێنی؟ بۆچی؟ ئەبێ دار بڕوێنی بۆ ئەوەی طبیعەت زۆر جوان بێ بۆ ئەوەی سەوز بێ ئەو هەوامان خۆش بێ باشە؟ باشە ئافرین باشە ئەی تۆ ئەگەر ئەشغاڵ و شتیوار ڕژا بێ لەسەر زەوی چاکەی؟ پێیانەڵێن ئەشغاڵەکە هەڵگەن ئەگەر هەڵیان نەگرت خۆمە ئەڕۆی هەڵیەگرنی ئێخێنە ناسەستی ئەشغاڵ. ئافرین زۆر باشە. ئەی لە مەدرسە ئەگەر ئەشغاڵ ڕژا بێ چاکەی؟ پێیان ئەڵێن نا خۆت چاکەی؟ هەڵیەگەم ئەیخەمە ناسەست ئەشغاڵ. بۆچی واکەی؟ چونکە کەسیف نەبێت حەوشەکەمان تەمیز و پاک بێت. ئافرین زۆر باشە. ئێدە باشە ئێوە نەکەن هەرگیز بە تەنیا بێنە دەرەوە ئێوە ئەبێ لە تەک خێزانەکانتان نابێن ئاگاتان لێبێ ئەگەر مناڵی تر ئەشغاڵی ڕشت بڵێ نەکەن ئەو ناوە پیسە بێ باشە؟ زۆر باشە دەبڕۆ نوازیەکانتان بڕۆ کایەکانتان بکە دەی ئافرین خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز. سلام چۆنی؟ باشی؟ ناوچەس؟ ئەوین یعنی چی؟ عشق و مهرەبانی. ئافرین ئەوتم بزانم واتای ناوەکەوە زانی زۆر موهیمە مناڵ ئاوا واتای ناوەکەی خۆی بزانێ. ئافرین هەر بژی ئەوین های لە مەدرسە؟ لە کلاسی چەندی؟ کلاسی چوارە. چوار حەزت لە مەدرسەیە؟ حەزەکەی کە گەورە بووی بیبەچی؟ مەدندان پزیشک. ئافرین بۆچی؟ بەخاطرێکە من علاقم هەیە بە کاری دەندان پزیشکی وەختێکە مەسەڵەن دەڕۆم بۆ دەندان پزیشکی ئەسڵ ترسیشم لێوە نییە. ئافرین مناڵەکان ئەوە مەبەستی ئەوەیە ئەوێ ببێ بە پزیشکی ڤێتەرنەری واتە خزمەتی ئاژەڵەکان بکە. ئافرین هاوڕێکەم زۆر باشە. باشە پرسیارێکی لێکەم چۆن هاوکاری ئەو کەساناکی کە ژینگەمان بۆ پاگەکەنەوە؟ مەسەڵەن دارەکان ئاور نادەم. ئافرین ئاشقاوشتە ناڕژمەنێ و چەمەن و شتەکان جەمیان دەکەمەوە. ئەگەر ئاوریان جێگەکە ئاوردابە خاموشی دەکەم. ئافرین ئەگەر ئاگرێکی گەورە کەوتەوە پەیوەندی بە ژمارە چەنەوەکەی؟ مەسەڵەن 125. باشە ئەوە بیر نەچێتەوە 125 ئەبێ پەیوەندی بە ژمارە 125ەوەکەی ئەوە ئاگرکوژێنەوەی ئێوەیە باشە؟ زۆر باشە. ئەی باشە چی بۆ مناڵانە ئەڵێ کە ئەشغاڵ فرائەیە؟
مثلا وقتێککە دەڕۆم بۆ تەبیعات تەبیعات مەسا ئەشقال وشتە ئەگەر دیتیان جەمیکەنەوە یا بۆ خۆیان نێڕێژێنن وشتە لێ نەکەنەوە. ئافرین زۆر باشە. ئەی باشە زانی شارێکم پێشکەشکەی؟ ئەرەوەڵە دەی پشیلە جوان و چاوکاڵ نەرمونۆڵ و خۆشە میامیاون جوانە پشی جوانە بریقەی چاون لە بنداری دیواران خۆت مات دەکەی لە مشکان لە جوجەڵای مریشکان هەمیشە خەریکی ڕاوی سمێڵ قیتی فێڵاوی. ئافرین ئەم شارە خۆشە لەکوێوە فێر بووی؟ ئەوە دایکم فێرمی کردم. ئافرین هەر بژی دەست خۆش بەڕاستی شارێکی زۆر خۆش بوو تۆ شەوڵ بەم ناڵانی تر فێرکە باشە؟ دەست خۆش زۆر سوپاسە و ڕێکەم خواحافیز وان لەگەڵ خواحافیز. مناڵە ئازیزەکان ئەم شەویش لەم شوێنە خۆشە بەرنامەیەکی زۆر جوانمان لەگەڵم مناڵە ئازیزانە پێشکەش کرد بەو هیوایان کە بەدڵتان بێ هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.